ویستان ئەمڕۆ لە شاری لیدز لەکردنەوەی پێشەنگای کتێب بەسەر پەرشتی ڕێکخراوی داکۆک و هاوبەشی ماڵی کوردانی لیدز لە بارەگای ماڵی کوردانی لیدز ئەم پێشەنگایە کراوەتەوانەیە کە چەندین کتێبی هەمەجۆری تیا پێشکەش کراوە. کتێبەکان ئاینی، کۆمەڵایەتی، سیاسی، وەرزشی هەمەجۆر. ئەمڕۆ بۆ یەکەم جار لەگەڵ ماڵی کوردی لیدز پێشەنگای کتێبی کوردیمان کردەوە کە کتێبی زمانی دایکمانە. بە خۆشحاڵیەوە خەڵکێکی زۆر بەشداری کردووە و سوپاس بۆ داکۆک و سوپاس بۆ ماڵی کوردی لیدز. پێم وایە ئەم پێشەنگایەوەی لێکردین کە لە شارەکە سەردانی شارەکانی تر پێێن ئەو پێشەنگای بکەینەوە. بەڕاستی گرنگە بۆ ئێمە کوردانی هەندەران کە بتوانین چالاکی هاوبەشمان هەبێ، بە تایبەت چالاکی ڕۆشنگەری وەکو کتێب، وەکو سیمینارات، وەکو وەرکشۆپ بە گرنگی ئەبینم. بۆچی؟ لەبەر ئەوەی ئێمە لێرە لە تەنیایەکی قوڵدا لە هەندەران لە پارچەبوونێکی گەورەترا لەو پارچەبوونێک کە لە کوردستاندا هەیە لێرە ئەژین. بۆیە پێم وایە ئەمە هاوکارێکی باشە بێ بۆ ئەوەی کە ئیتر کوردان لە دەرەوەی مزگەوتەکانیش خاوەنی ناسنامەیەک بن. بۆیە بەڕاستی بە گرنگێزە. ئەمڕۆ ڕێکخراوی داکۆک بە هاوکاری ماڵی کوردان لە شاری لیدز پێشەنگای کتێبی کردوێتەوە و جێگای دەستخۆشی ئەم پێشەنگایە کە کراوەتەوە بۆ ئەوەی ڕەوەندی کوردی سودمەند بن لە کتێبە بەسوودەکانی کتێبخانەکە. لە شاری لیدز لەگەڵ ماڵی کوردی ڕێکخراوی داکۆک هەستین بە کردنەوەی پێشەنگایەکی کتێب. پێشەنگایەکی کتێب بوو کە ئەمڕۆکە من کتێبی دڵخوازی خۆم بەردەستکەوت و دەستخۆشی لە ڕێکخراوی داکۆک و ماڵی کوردی شاری لیدز دەکەم. گەڵ ڕاگەیاندنی کە ئەوەی وتیان کتێبخانەیەک دەکرێتەوە لە شاری لیدز، منیش خۆشحاڵانە خۆم گەیاندە ئێرە و توانیم کتێبی دڵخوازی خۆم بدۆزمەوە و بەدەستی بێنم. زۆر سوپاسی ڕێکخراوی داکۆکی دەکەم بۆ ئەم بۆکردنەوە پێشەنگایە جوانە و زۆر سوپاس. زۆر پێخۆشحاڵم لە پێشەنگای کتێب کە کراوەتەوە. منیش کە هاتووم بە دڵی خۆم ئەم کتێبم بەزیشان کردو و وای خوێن و بزان چی